ڕێکخراوەکان وەکوتم پێشتر وەکو کات هەموو لە هەموو پرسەگرنگەکان ڕۆڵی کاریگەری خۆیانە بۆ چی وەگەوەی کە پەیامەکانی خۆیان بە نووسراو یا بە شێوەی گرتبوونەوە یا بە شێوەی دەربڕینی ناڕەزایی پەیامەکانی خۆیان گەیانەوە پێم وایە شوێنی خۆی گرتووە و زۆر بەشیان ڕێنە وەڵامەکانیان بەدەست گەیشتە بێت. دوای ئەوە دروستکردنی تۆڕەکە لە کۆمەڵی ڕێکخرا و چالاکوان پێم وایە ئەمە کاریگەری زیاتریە بێت کە هەموو ڕێکخراوانە کەویشیان گرت و تۆڕێکیان پێکەناوە لە ڕێگای تۆڕەوە ئەتوانن پەیامەکان داخوازی داواکاریەکانی هاوڵاتیان چاودێری و بەدواداچوونەکان بە هەماهەنگی لەگەڵ ئەنجومەنی پارێزگای سلێمانی من پێم وایە دەتوانن ڕۆڵێکی کاریگەر و باشتر ببینن. خۆتان دەزانن چالاکوانەکان و ڕێخوەرەکان هەموویان بە خۆبەخشانە کار دەکەن بۆ پلانی کاری تۆری ڕێکخراوەکان چەندەم ڤایرۆسە بڵاو بووبەوە لە چەند ساڵی پێشوودا گەیان و پێم وایە شوێنی خۆی گرتووە و زۆر بەشیان مەرجەی دەرئەنجامەکەی لە قازانجی خاڵی یەکەم کە ئێمە کاری لەسەر